ئەوڕۆکە سعات ئێکونی نورانە بوو ئاگر لێرە بەربوو لەو ئەسواق ڕۆژ لە قەزای سۆران یەکەم جار بە دیار نیە داخوا شۆرت کارەبایە یان بەدەستیان سووتانە بەس شتەکە وەی بۆ دەچی یان بەدەستیان سووتان دەبێ داوا لە حکومەتی هەرێمی کوردستان دەکەم داوا لە پارێزگاری هەولێر دەکەم داوا لە سەرۆکی حکومەت دەکەم داوا لە قایمی قەزای سۆران دەکەم قەرەبووی ئەو خەرکەی بکەتەوە بەڕاستی هەیەکی باید 4 دەفتەری 5 دەفتەری 6-7 دوکان هەموو سۆتاوە والله ئەمە وەکو دوکاندارێکی قەزای سۆران کە کاسبکارین پیشەن دوکانداریە ئەوڕۆکە 6 دوکان تا 7 دوکان سۆتایە ئەوەش دوکانی مێ بەسای خۆبینن زیاتر لە 5 تا 6 دەفتەری زیانن پێکەتیەوە داوا لە حکومەتی هەرێمەکەین وەڕاستی بەڕات تایبەتی پارێزگار و قایمی سۆران پارێزگاری هەولێر سەرۆکی حکومەت قەرەبوون بکەتەوە کە ڕاستی زیانەکان زۆر لە ڕادە بەدەرن و هەبەز ئیما ئەوە دوکانە بەساوی خۆی بینن هیچ شتێک نەما ڕاستی لە دوکانەکەی مابی هیچ کەلکەچی نەمایەشیا کە هەموون فڕەدایە و زیانەکەش بەس ئیما جگە لە دوکانەکانی دی 5 دەفتەر بەروسەرەیە 5 دەفتەر ئەشیان هیچ یەک دنجیش نەمایەوە عادسەکەش نێورانەی ڕوویدایە یەکونی و ڕاستی جارێش دیار نییە کە هۆکارەکەی چ بووە ئاگرکوژێنەوەش پاش ئاگرەکە گەیشتە شوێنەکەی بەس ئاگرەکە زوو کۆنتترۆل نەکراوە تە شەنەی کردیە ینی ئاگرەکە بڕێک گەورە بووە